یەکێک لە شێوەکار بە ئەزمونونەکان شێوەکار عومەر تۆفیقا کە بەم نزیکانە پێشانگایەکی شێوەکاری کردوتەوە کە کۆمەڵێک تابلۆی یەکجار جوان و ناوازی لەخۆگرت بوو کە نزیکەی 6 تابلۆی کاری ئاوی و 10 کاری زەیتیتیا بووە کە ئەتوانین بڵین کارەکان لە ئاستێکی زۆر بەرزی شێوەکاریدا بووە کە بەشێکی زۆریش لە کارەکانی ئەم هونەرمەندە شێوەکارە فرۆشراون لە پێشانگاکەدا. ڕۆژی دەی ئەم مانگە لە هۆڵی مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشانگای تایبەتی شێوەکار عومەر تۆفیق کەریم کرایەوە. لە پێشانگاکەدا شێوەکار عومەر تۆفیق نوێترین کارە هونەرەکانی خست بۆ ڕوو کاگوزارشتیان لە سروشت و جوانی و ژن دەکرد. تابلۆکانمانی ئێرە 92 تابلۆمەندوانی هەڵواسین وەلو زۆر زۆرترێکە بەڵام بەداخەوە نەبوو. لەم 92 تابلۆی 86 ئاویە 4ی زەیتیە. لە ئەوروپا توانم ئەگەر سەیری دەلیلەکەم بکەن زیاد لە 21 پێشانگای تایبەتی خۆم کردوێتەوە 43 پێشانگای هاوبەشم کردوێتەوانێ بێگومان لە شار و وڵاتە جیاوازەکانە، بەڵام بە زۆری لە ئەڵمانیا بیش بە حکومێکەوە لە ئەڵمانیا ئەژیم. زیاتر گزارش دەکەن لە کولتوری کوردی و تابلۆی کوردی و فۆلکلۆری کوردی بەشی دووهەمیشی زۆری سروشتی کوردستانە و زۆر کەمی 1-2 تابلۆشی تایەکەوە پەیوەندی بە دەرەوەی وڵاتەوە هەیە. ئێمە توانین بە زمان قسە بکەین، نتوانین بە چاو بیبینین، بەڵام بیریشمان نەچێت زۆر کەس هەیە کەوا ناتوانێت قسە بکە بەڵام بیناییە شت ئەبینێ. ئەوەی کە ئێمە ئەمانەیە پیان ڕابگەێنین ئەتوانین بە تابلۆ بە تایبەتی بە شێوەکاری تیان بگەینکە ئێمە کوردین. ئەمە یەک دووهەمیشان من خۆم بەش بە حاڵی خۆم چەند پێشانگام کردوتە لە ئەوروپا زۆربەی تابلۆکانم کوردی بووە بۆ ئەوەی کولتوری کوردی خۆشم تێکەڵای کولتوری ئەوان بکەم، چ بەلای منەوە کولتوری ئەوان گرنگە و بەچلای ئەوانیشەوە کولتوری میلەتێکی وەکو کورد گرنگە، کەواتە لە هەردوو حاڵەتەکە ئەمە زۆر زۆر پێویستە و شتێکی زۆر سەرکەوتووە. وەکو پێشم وتید ئێمە ئەتوانین بە ڕێگای هونەر بە تایبەتی تابلۆ و شێوەکاریەکان بتوانین ژیان و کولتور و هەڵسوکۆتی خۆمان بگەێنین بە وڵاتانە.